سر قرضی حکومە دەکەین ئەو قەزانەی کە حکوومات ئەیدا بە خەڵک اینجا چ لە ڕێگەی معاملاتی بانکیەوەیە چ لە ڕێگەی قڕوڵەوەیە ئەو قڕوڵانی کە ئەدرێ بە مستەثمرین یا مستەهلیکین ئەم قەرزانی کە ئەدرێ من حەزەکەم سێ ملاحەزە پێش ئەو باسکەین بۆی دوای قسەکانمان واضح بێ و لەسەر ئەساسێکی علمی وەربگیرێ ئەو قەرزانی کە ئەدرێ خاڵی یەکەم هەر قەرزێک نەفەقەی هەبێ هەر قەرزێک خەرجی هەبێ پێدانی قەرزەکە ئەو جیهەتەی کە مقرضە واتە ئەو کەسەی کە قەرزەکە ئەدا ئیتر بانقە حکوومەتە هەر کەسێکە ئەمە بۆی هەیە پارەکەی کە ئەیدا بە قەرز چەند مەصاریفی تێ ئەچێ وەری بگرێتەوە لە کابرای مقتەریض بۆ نمونە حکوومات مؤسساتی بانکی هەیە یا شەریکاتی خاص مؤسساتی بانکیان هەیە ئەم بانقانە بە سەدەها موظف و کارمەند کاری تیا ئەکا ئەمانە پاری بینا ئەدەن ئەمانە پاری موظف ئەدەن ئەمانە پاری ئاو ئەدەن پاری کارەبا ئەدەن پاری مواصلات ئەدەن پاری دەفتەری شیکات ئەدەن پاری هاتوچۆ زۆر پارە سەرفەکەن ئەمانە دەسمایەکەیان ئەو پارانەیە کە لە بەزارە ئەگەڕێ و بە قەرزی ئەدەن بە خەڵک ئەم قەرزانی کە ئیدەن بە خەڵک ئەگەر ئەوان نەفەقاتی قەرزەکەیان وەرنەگرنەوە تووشی ئیشکالە بن چونکە زەرە دەکا مؤسساتی بانقی زەرە دەکا ئەگەر وابێ جگەلەوەی کە من دواتر قسە لەسەر وەچی ئیستثمارەکەی یەکن بانک چۆن ئەتوانێت ئیستثمار بکات لەگەڵ خەڵکا ئەو مۆزوعێکی ترە بەڵام گرنگ ئەوەیە بانک یا هەر مؤسسەیەکی مالی تر یا هەر دەوڵەمەندێک تەنانەت کەسێکی سەرمایەدار کاتێک قەرز ئەدا بە خەڵک ئەو پاری قەرزەی کە ئەیدا بە خەڵک چەند خەرجی بوێ یعنی من پارەکانم لە بانقایە جەناب بدەی داوای قەرزەکەی ئەڵێ کاک دوکتۆر پێویستم بە دوو دەفتەرە من ئەڵێم دەی باش وەڵای خۆ من سیارەم نییە کوڕەکەم ئەنێرم لە بانک پارەکە بۆ هێنێ کوڕەکەم ئەنێرم ئەچێ لە بانک پارەکە هێنێ 5,000 یا بە تەکسی لەم سەرەوە 5,000 یا بە تەکسی لەو سەرەوە ئەمە 10,000 دینار دەفتەری چەکەکەی بیر چووە لەوێت چەکێکی بۆ سەرفەکەن با بڵێن بە 1000 دینار ئەمە 11,000 دینار کوڕەکە ئەچێ و هەتاوەکو دێتەوە کە دێتەوە من 11,000 دینار ئەمە هیچ فائیدە نییە لە تۆ وەرگرتووە ئەمە نەفەقاتی قەرزەکەیە ئەمە سەرفی قەرزەکەیە کەواتە تۆ 11,000 دینار ئەدەی بە من نەفەقاتی قەرزەکەی کە پێم داوی من مستفید نەبووم لە پارەکە و ئینەما پارەکەم بۆ جەنابەت سەحب کردووە ئەگەر تۆ نەبووی تا پارەکەم سەحب ناکرد بانقی شوایە ئەو پارانی کە بانق ئەیدا بە خەڵک بۆی هەیە ئەو نەفەقانی ئەچێتە سەر ئەو دەسمایی کە ئەچێتە قەرزەوە بانق بۆی هەیە وەری بگرێتەوە لە مقتەریض لەو کەسەی کە پارەکەی خەرج کردو بەڵام بە مەرجێک ئەمە ئیتر مەسەلەیەکی ئاینی ئەخلاقی ئەکەوێتە ئەستۆی بانق و ئەکەوێتە ئەستۆی ممەویلین چۆن نابێ لە نەفەقاتی فعلی زیاتر بێ ناکرێ ئێمە لە ژێر ناوی خەرجی قەرضە بچین قەرزارەکان بارکەین لە پارەی تر بۆ نمونە من کوڕەکەم نارد چوو پارەکەی بۆ تۆ قەرز کرد هێنای من بڵێم وڵای کاکە 50 دلاری تێچوو نەفەقاتی ئەم قەرزە ئاخر ئەمە واقعی نییە من ئەمەوێ بە ناوی نەفەقاتەوە سوو بخۆم بەڵام ناوەکەیم گۆڕیوە لێرە بە ناوی ڕسوم و بە ناوی مەصاریفەوە ئەمە حرامە شەرعەن مەجامیعی فقهی کە قسە لەسەر ئەم مەسەلەیە ئەکەن ئەڵێ ئەبێ ئەو خەرجیەی بانک وەرێگرێتەوە مقابلی نەفەقاتی فعلی بێ ئەو پارە فعلیە بێ کە چووەتە قەرزەکە بەس ئەوە وەربگرێتەوە بۆی نییە زیاد وەربگرێتەوە فتوایەکی مجمعی فقهی ئیسلامی لە دەورەی پێنجەمیانە لە بەردەست مایەکاڵە إذا دعت الحاجة إلى تحصيل نفقات لتقديم عمليات القروض ومتابعتها وجب أن يقتصر فيها على التكاليف الفعلية لعملية القرض واتا ئەگەر وا پێویستی کرد بۆ ئەوەی خەرجی قەرزەکان بۆ ئەوەی خەرجی کاری قەرزەکان بکەین و بەدواداچوونی قەرزەکان نەفەقەی پێویست بێ مجمعی فقهی ئەڵێن وەجەبە واتا پێویستە أن يقتصر فيها البنك واتا وا پێویستەکە بانک چی بکە على التكاليف الفعلية لعملية القرض أو أشتوانين بڵێن وجب أن يقتصر فيها يا وا پێویستەکە کە چی بکرێ تەکالیفی فعلی ئەو نەفەقانی کە فعلی لە عملیە قەرزاتەنها ئەوە وەربگیرێت ئەمە خاڵی یەکەم وەکو ملاحەزە لای بەڕێستان بۆ نەفەقاتی قەرض کەواتە قەرضێک ئەگەر نەفەقەی بچێتە سەر بۆمان هەیە نەفەقەی قەرزەکە وەربگرینەوە دووەم هەر ڕسوماتێک لەسەر قەرز کەدا بنبێ بە هەر ناوێکی ترەوە چەند بارستایەکەی ڕێژەکەی کێشەکەی هەرچەند بێ حرامە کەواتە هەر ڕسوماتێک بە هەر ڕێژەیەک لە 102 بێ لە 101 بێ لە 100 پۆینت بێ لە 105 بێ هەر چەندێک بێ ڕێژەکەی چەند کەم بێ 1 درهم بێ ئێمە کاتی خۆی قسەکەی عەبدوڵای کوڕی مەسعودمان باس کردمانە فەرمێ وەلەو کانە قەبضەتەن من علەف ئەفەرمێ ئەگەر مشتێک بڕێش بێ ئەبێ بەڕیبا لەبەرەوە ڕسومات بە هیچ شێوەیەک ناچێتە قەرض چکەوتمان قەرض وەچی ئیحسان پێی مەبەستە ئینسان مەفروضە
إحساني بيبكى وقاعدة كيشمان باس كتك كل قرض جر نفعا فهو ربا. هر قرضين جري منفعة بك بالربا حسابا.